تیرپشتی قۆناغێشتی خولینابی عراق واسیلاوان ئەنجامدرا و لە شارێولێر و لە ئۆتێل کوارتز بە ئامادەبوونی نوێنەری هەر هەژدیان لە گەشتوەکە بە قۆناغی چاری کۆتایی لە ژنەی پێشبڕکێکەکان لەکی تۆپی عراق کۆبوونەوەی هونەری تیرپشتی ئەم قۆناغە ئەنجامدرا. سەرجەمەیارەکانی خولەکە لە شارێولێر بەڕێوەدەچێت و تیپەکان بەسەر دوو کۆمەڵە دابەشکراون. لە کۆمەڵەی یەکەم ئەمانی بەغدا و نەفتی بەسرە و ناسرێ و زەورا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. لە کۆمەڵی دووەمیش هەولێری خاونماڵ و تاکەنوێنەرێمی کوردستان ڕوبەڕووی یانەکانی مینا و شوڕتا و نەجەف دەبێتەوە. لە قۆناغی تیپەکان سیاری بەرامبەرێک ئەنجامدەن، یەکەم و دووەمی هەر کۆمەڵێک لێک یاری لە قۆناغی پێش کۆتایی ڕوبەڕووی یەکتر دەبنەوە و براوان دەگات یاری کۆتاییکەوە لەسەر یاریگای یەکەمی فرانسۆریری یاریەکە ئەنجام بێت. لە یاریەکانی یەکەم ڕۆژ لە کۆمەڵە یەکەم و لە کاتژمێر 4:45 خولەک ئەمانی بەغدا لەسەر یاریگایانەی هەندرێن ڕوبەڕووی نەفتی بەسرە دەبێتەوە، ناسرێش لەسەر یاریگای دووەمیان هەولێر ڕوبەڕووی زەورا دەبێتەوە. یاریەکانی کۆمەڵە دووەمی ڕۆژی دووشەممە ئەنجام دەدرێت. ئێمە بە شێوازی دیکە توانم بڵێن زەرعمان کرد لە زەرعەکانە یەکەم و دووەممان زەرع کرد، سێم و چوارەم وتمان بۆی نەک تۆشت ینی غەدرێکی لێبێ، سێیەم فەرزکەین بێت لەگەر یەکەمەکە یاریکانە. ئێمە ئەوەی کە من کردم تیربشکەکەم کردم بۆ سێیەم و چوارەمی گروپەکە کامیان لەگەر یەکەمی یاریەکە ئیتر بەم شێوازە بوو. خۆشبەختانە ینی ئەتوانم بڵێم ئەو تیربشکی کردمانە قورعە توانم بڵێم عادلانەیە، ینی یەکەم لەگەر چوارەمی تیپەکەی خۆ یاریەکە نەمان هێش، ینی لە هەر گروپی دوو تیپ تەنها لە یەک گروپە بنەماش ئەتوانم عادت تا ڕادەیەک عادلەیە چ بۆ یەکەم و دوم چ بۆ سێم و چوارەمەکان. هەر ئێمە بەیانی یاریەکان ئەنجامەدرێت، چواریانە هەریانە سێ یاریەکە ڕۆژ ناڕۆژە یاریەکەکە یەکەم جەولە و دومین جەولە گەڕی یەکەم و گەڕی دوم، دوای ئەوە سێمین گەڕ دوو ڕۆژ زیاتماندا بێت لەبەرەوەی دنیا گەرمە و هەموو گەنجانە توانم بڵێم تۆزە ماندووە بن. دوای ئەوە دەرەکەوێکی یەکەم و دووەم سەرەکەوێت یەکەم و دووەم سەرکەوتە توانین بڵێم یەکەمی گروپی لەگەر دووەمی گروپی بیاریەکە بە پێچوانە بۆ گروپەکەی دیکەش تقریبان ئەینەن دوو ڕۆژماندابێ بۆ یاری کۆتاییش ڕۆژە زیاترماندابێ بۆی ئیسراحەتکەن. یاریەکانش سعات 4:30 بەڕێواچێ لەبەرەوەی جەو گۆڕە ڕاستە دنیا گەرمە، بەڵام دەسەڵات نییە بتوانین بە شەو یاریکەین، چکە ئەو یاریگانەیەکەوە یاریەکانی لەسەرەکرێ گوڵۆهینی نییە، ڕۆژ ڕاکی نییە، لەبەرەوەی مەجبورین لە 4 یاریەکان ئەنجام بدەین.